ئازیزان و خۆشەویستان گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێکەمانی گودازگەر ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە واسەکەین سەبارەت بە ماشێنی کوشتار و ئێدامی ڕژیمی جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانمان ڕاستەکەم هاوڕێکەمانەکە دەنگی بنەویسی زۆر خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم ماندوو نەبوونیەکەم لە خۆت هاوڕێ عەبوو، هەروەها ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆ تۆش هاوڕێکەمان. هەروەکو بۆ خۆت ئاگاداری جمهوری ئیسلامی لە تەواوی توولی عومریا بێ کوشتن و بڕین و ئێدام و سەنگسار نەیتوانیوە ئیدامە بە حەیاتی خۆی بداوە. ئاخیرەنیش یەک دوو ڕۆژی ڕابردووە گەر ئیشتیباه نەکەم کەسێک بە ناوی جەمشیدی شارمەهدی ئێدام کرد کە تابعیەتی ئێران و ئالمانیشی بوو. لەم رابطە پرسیارەکەی منە مەدە جمهوری ئیسلامی لەم دەورە کە دووبارە دەستی کردێتەوە بەم ئێدامانەباتەوە جێبە و بۆحران و بوونبەستانە چ لە ناوخۆی ئێران هەیەتی لە تەریقی فشار و مبارزاتی خەڵکەوە چ لە سەتحی بەینەلملەلیە ئەم مەسەلە فەدای جەنگی و شەڕ و شەرخوازیە ئەم ئێدامکردانەی دووبارەی چەندێ ڕەبتی هەیە بەم بۆحران و فەدای جەنگیە کە الان وجودی هەیە؟ بەڵێ قەتعاً ڕەبتی هەیە. ئەوە ئەمە یەکێک لە کەگەر نەنگێکە کە بەها بە ناو چاوانی جمهوری ئیسلامیەوە کە لە هەر وەختێکا کە گوشارێکی لەسرە یا بحرانێ تووشی ئەبێ لە هەر بابەتێکەوە بحرانی ئیجتیماعی بێ، اقتصادی بێ، تەنانەت اختلافاتی ناو خۆیان و لێکدانیان لەسەرەوە بێت و ئەمانە بۆ ئەوە کە جامعە متەوەجێ شتێتر بکات بە ئیسلاح بۆ منحرفی کازەهێنی جامعە لە مشکلاتێکە خۆی هەیەتی جاروبار دەسەدا بەم ئێعدامانەوە و کوشتنی خەڵک، بە تایبەت کوشتنی ئەم کەسە جەمشیدی شارمەهد کە خۆت ئیشارەت پێ کرد بەڕاستی دڵتەزێن بوو لە ئەو بەو بۆنەوە کە خانەوادەی بە تایبەت وە مردمانی تر زۆر تەلاشیان کرد بۆ ئەوە کە ئێعدام نەکرێت. بەڵام بازم جمهوری ئیسلامی وەکو باقی مەوەردەکانی تر بە پاپۆش دروستکردن و ئاعترافی ئیجباری و ئەم جۆرە شتانە بۆ خۆی پەروەندەسازی بۆ کرد و ئێعدامی کرد. بە تایبەت ئەم کەسە لە ڕێدەی ئەو شێوە لە ئادەم ڕووبایی جمهوری ئیسلامیە بوو کە دزیان لە دووبەیە وەکو ڕۆحڵای زەم وەکو باقی مەوردەکانی تر کە ئێمە بۆ خۆمان دیومانە بە ناردنی جاسووس و ئەوانە داویان بۆ داخست و دزیان. بەرحاڵ دزینی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی یەکێک لە سیاسەتگەری کەسیفی جمهوری ئیسلامی بووە و ئەم جاریشە هەروەها بوو. ئەوەی کە لە مورد ئێعدامەوە لە ئەم مەقاتەعاتی بۆ ئەمانە ئێمە دیومانە دەورەهایەک بووە کە اعترازاتی مردم زۆر بووە هەروەکە 1401 و ساڵ 96 و 98 و ئەمانە جمهوری ئیسلامی بۆ ئەوە زەهری چاو لە جامعە حوسێنی هەمیشە ئەم ئێعدامانەی کردە یەکێک لە سیاسەتە کەسیفەکانیەکە لە سەراسەر دنیا بەوە مەشهورە کە لە وەختێکا کە کوشاری بۆ تێ پەنا ئەبا بۆ ئەم سیاسەتە ڕەزیلە. ئێوە ئیشارەتان کردبەوە کە ئەم جەمشیدی شارمەهدە دوو تابعیەتی بووە، بەڵێ وا بوو تەبعی ئاڵمانیش بوو هەروەها، بەڵام بەداخەوە لە دنیای ئیمڕۆ و لە بە ئیسلاح ئەرزشگوزاری متەفاوتی بنیامەکانە هەم دەوڵەتگەر غەربی و ئاڵمانی شەروەکو شەهروەندێکی خۆیان شەهروەندێکی واقعی خۆیان داکۆکیان بۆ نەکرد و دەفاعیان لێ نەکرد. بە قەوڵی زۆر کەس ئەگەر ئاڵمانی بوایەت یا ناوەکەی ئاڵمانی بووە یا جۆرەتر بووایە لەوانەیە کە داخۆکی فرەتریان بۆ بکردایە، کاری زۆرتریان بۆ بکردایە، احترازیان بکردایە و ئیمکانی ئەوە بوو بە احتماڵی زۆر ئێعدام نەکرێت. بەڵام لە دنیای پڕ لە تەناقوز و پڕ لە هەڵاواردنی ئیمڕۆوە ئەبینین کە هەر لەبەر خاتر ئەوە کە هەر چەند تۆ شاروەنجێ شوێنێکی بەڵام هەر لەبەر خاتر ئەوە ڕەنگی پێس و نژاد و فڵان و ئەمانە جۆرێترە ئەبێ ئاوازەڵمێ گەورەت لە دەرهەقا بکرێت کە بەڕاستی بنیام لە مناسباتێک وا لە ئەم دنیا وجودی هەیە قیزی ئەشێوێتەوە و متەئەسفەوێ بۆ بەشەریەتێوا ئیمڕۆ گیرۆدەی تەناقوزات و نەزمێ بۆەوە سەرمایەداری و دەوڵەتگەری سەرکوتگەر بەسەر جامعەیانە داسەپانوە. بەرحاڵ زۆر ژێگەی داخە و جمهوری ئیسلامی حتا بێت هەر بازم ئەم کارە ڕەزیلانە هەر ئەکات بە ئێعدامی خەڵک و خەڵکی زیندانیانی بێگوناح گەرەیکی لەسەر قودرەت مێنێتەوە، بەڵام هەموو شەواهد وا ئەڵێت کە
لە دوای ئەم هەموو جنایەت و خوێن ڕێشتنە مەرگی جمهوری ئیسلامی دوور نییە و جامعی چەندە ملیۆنی ئێران لە ئایندا بەدەستیەوە نەجاتیانە بێت وێنێنە گۆڕ. زۆر سپاس بۆ تۆزاکانت هاوڕێ هەمایون. دیارە جمهوری ئیسلامی 44 ساڵە بە تایبەت لە دەورانی پێشوویە دەسەدەسەی و نازانم فەلەیی ئێعدامی وەڕێخدووە 44 ساڵە ئەم ماشێنی کوشتارەی ڕانەوەساوە. پرسیارەکەی منەوەیە ئایا واقعان دوای 44 ساڵ کوشتن و بڕین و ئێعدامکردن توانیوێ ئەم مەسەلە کۆمەکی بە جمهوری ئیسلامی بکە وەرجمهوری ئیسلامی واکسینە بکە لەوەی کە بەئێستا جامعە پاشەکشێ پێ بکە یا پێش بە هەر ئێتراز و مبارزاتی بگرێ دەبینین بە تەجروبە ثابت بووە ئێترازات و مبارزاتی خەڵک ئەمە نیشانەدا کە جمهوری ئیسلامیان بە لەبەی پەرتکا گەیانوە. پرسیارەکەی منەمە ئێعدام ڕێگا چارەی حتا ئەو جۆرەی کە خۆی ئەوێ حاکمیەتەکە بکە ئەم دەستاوەردەی بۆ جمهوری ئیسلامی بە پێشەوانە ئیسا جمهوری ئیسلامی یەکێ لەو ڕژیمانەیە کە مۆری ئێعدام ها بە ناو چاویەوە لە هەر کوێتماشاکەیوە ناوی ئێران ئەوەی باسی ئێعدامەکەن باسی کوشتنی جمهوری کوشتنی خەڵکەکەی لەلایەن جمهوری ئیسلامیەوە لە عرسەی بینالمللیا جمهوری ئیسلامی بە ئەم ناوە بەدناوە. من ئەوەش ئیشارە پێ بکەم کە دوای ئێعدامی جەمشیدی شارمەت بلەخەرە دەوڵەتگەری دەوڵەتی ئاڵمان دوای ساڵهای ساڵ سازش و معاملە و تجارەت تەک جمهوری ئیسلامیە لەبەر ئاعترازاتێکی وەسیع وا لە ئەم چەند ڕۆژە بوو مەجبور بوو کە کونسولگەریەکانی جمهوری ئیسلامی لە شارەکانی مونیخ و فرانکفورت و هامبورگ دابخات و حدودی 35 نەفەر لە کارکونانی ئەبێ خاکی ئاڵمان تەرکەن. دیارە ئەمە لە چاو ئەو هەموو جنایەتەوە جمهوری ئیسلامی لەم چەندە ساڵا کردیە هەر هیچ نییە. ئەوە کە ئێمە وەکو محتەرزین و ئۆپۆزیسیۆن جمهوری ئیسلامی ئەو هەموو تەظاهراتکردنە ئەو هەموو ئاعترازکردنە بە جمهوری ئیسلامی تەنانەت خەڵک لە ناوەوە و لە هەموو مهمتر خودی زیندانیان تماشاکەن ئیستا زیندان خۆی بۆ سەنگەرێکی ئاعتراز عەلەیهی جمهوری ئیسلامی. بەڵام ئەلا ڕەغمی هەموو ئەمانە نافپەرستی و دادوستەتی مادی و اقتصادی کشوەرگەری غەربی بەر خلافی ئەدعایەوە ئەیکەن واوەتر و لەسەرەوەتر بوو لە گیانی بنیامەکان مە حقوق بەشەری درۆینیان ڕۆژی 1000 جار دەرئەکەوت کە بە ساژش لەگەڵ جمهوری ئیسلامی چاویە داخست لەسەر ئەم هەموو ئێعدامە وجگە لەوە ئێمە دیتمان تەنانەت تۆریزگەرێەوە بە ڕۆژی ڕۆشن خەریکی ترۆر بوون وەکو ئەسەدوڵای ئەسیدی وەکو حەمید نووری وەکو قاتڵانی شاپوری بەختیار و زۆر کەسی تریان لە بەرچاوی تەواوی عالەمەوە ڕاستپاری جمهوری ئیسلامی کردەوە و لەواقعە جمهوری ئیسلامیان گەرەکیان بێت و گەرەکیان نەبێت تەشویق کرد بۆ ئەوە کە ئەعدامی زیاتر بکات گراوگانگیری زیاتر بکات ئادەم ڕووبایی زۆرتر بکات و ئەمە سیاسەتی سازش و پیسی ئەم دەوڵەتە غەربیانە بوو. بەڵام بەرحاڵ ئەوەی کە هەر لەسەر ئاعترازاتی ئیستاوە ئەم چەند ڕۆژەوە دەوڵەتی ئاڵمان مەجبور بوو ئەم کارە بکە و حتا بەشێک لە حزبەکانی ناوخۆیشیان ئاعترازیان بەرزەوە بوو. ئومێدوارم کە نوعێ بەرگەشت بێت لە سیاسەتی سازش لەگەڵ ئەم ترۆر و ئێعدامی جمهوری ئیسلامیە و وڵاتانی غەربی فشارێکی زیاتر خەنە سەر جمهوری ئیسلامی. ئەڵبەت من ئەوەش بڵێم بۆ فشار هاوردن بۆ جمهوری ئیسلامی بۆ مبارزەکردن لەگەڵ جمهوری ئیسلامی حقیقەتەن ناوێت چاوەڕوانی ئەوە بین کە ئەم دەوڵەتانە چی بکەن بە جمهوری ئیسلامی کۆنسولیان دابخەن کۆنسولیش ئەکەنەوە بازم لەگەڵی سازش ئەکەن سازشی گەورەتر ئەکەن ژنانیان بازم لە چیک ئەدەن بەسەریانە ئەڕۆن لە مەجلسەکان و لە دیدارگەرا لە تارانە لەگەڵیانە ئەبن بازم ئەسلحەیان پێ ئەفرۆشن بازم ئەبزاری زدی اختشاشیان پێ ئەفرۆشن ئەمانە ئەهێنی پێ ناکرێت سێغەی پێ ناکرێ و ناوێ هیچ ئومێدێکی پێخۆشکەی اعترازاتی خودی مردم و قیام و انقلابێک وە خەڵکی ئێران ئایسە دەست بەکارین تەنیا جێگەی ئومێد و بەرژەوەندێکەوە ئێمە ئەبێ ئیدامێ بدەین و لەبەر ڕێ بگرین بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی سەرنگون بکەین. بەرحاڵ نەخێر لە نێو خۆی چیا حتا ئەم ئادامانە هیچ کەڵکێکی نەبوو نێتوانێت جمهوری ئیسلامی سەقاگیرکان نێتوانێت تەسبیت تریکا بەڵکە زیاتر بووە سەبایش نەفرەتی قوڵ و فراوانتری کۆمەلگای ئێران عەلەی جمهوری ئیسلامی. سپاس بۆ تۆزەکانت هاوڕێ هەمایون تۆزێتر بینەوە سەرف و کوز بکەینە سەرم مەسەلەی ئەعدامی جەمشید کە هەروەکو تۆش ئیشارەت پێکرد ئەگەر دیارە تەواوەن بە ئێستا ئالمانی بووە حتمەن ئەقداماتی جدیتریان بۆ کرد لەم رابطە مەسەلەیەکی کوردیە ئێستا کە
کۆنسۆلگەری و سەفارەتخانەکانی خەریکە ئابەسێ زەرب المەسەلێکی کوردی ئەڵێ دوای باران کەپەنێک ئەمەیدی تازە دەردێ لەو کەس و خانەوادەیە و کەسەکە ئێدام کرا چارەسەر ناکە. لە ئیدامەی ئەم مەسەلە دیارە دەوڵەتە ئەوروپایەکان 44 ساڵە لە رابطە لەگەڵ جمهوری ئیسلامیە خەریکی مەماشاتن و 44 ساڵە شایدی کوشتن و بڕین و قەتڵ و ئام و چاودەرهێنانی خەڵک و جوانانی ئەو کۆمەلگا هەن و مەسلحەتی خۆیان تاقیبەکەن لەم رابطەدا کارێکی زدی ناکەن. بەڵام پرسیارەکەی منەمەدا ئەوە وەزیەتی جمهوری ئیسلامیە کە 44 ساڵە ئەدامەکە ئەمەش رابطەی دەوڵەتەکانی ئەوروپایە مەسلحەتی خۆیان تاقیبەکەن. پرسیارەکەی منەمەدا ئایا لەو لای قەزیەکەەوە منزورم خەڵکە لە ئێتراز و مبارزەیە کە دژ بە جمهوری ئیسلامی جانانە هاتوونەتە مەیدان و وەسیعەن زەمینی ژێرپای جمهوری ئیسلامیان داخ کردووە، ئەم مبارزە و ئێترازاتە دژ بە ئێدام چ لە ناوخۆی ئێرانە و چ لە دەرەوەی ئێران و لە سەتحی بینەلملەلیە چەندێ هەنگاوی جددی هەڵگرتووە بۆەوەی کە پێش بە ئێدام بگرەیە ئەو نەفشار بێنێکە ئەیدی جمهوری ئیسلامی ڕاحەت نەتوانێت دەسە و فۆج خەڵکی و کۆمەلگا ئێدام بکات. جنبش عليه إعدام جنبشي ناسراوة لا أوبوزيسيون جمهوري إسلامية ويا عليه جمهوري إسلامي چند 10 ساڵە ئەم جنبشە چ لە ناوەوەی ئێران چ لە دەرەوەی ئێران بە قودرەتەوە ئیدامێ هەیە. ئێوە و بینەرانتان پێم وابێ ئەگە لە بیریان بێت کەم ئیعدام و داپڵۆساندی خەڵک و یا ئۆپۆزیسیۆن بووە کە لەگەڵ احتراز و لەگەڵ تەظاهرات و لەگەڵ بەرامبەرکیە خەڵکا چ لە دەرەوە چ لە ناوەی ئێران ڕوبەڕوو نەبوو بێ. ئێمە ئیعدامەکانی ساڵەکانی پێشترمان بیست، ئێمە ئیعدامەکانی 1401مان دیت کە بەرامبەر بە هەر کامێکی هەم لە کشوەرگەری ئەوروپایی و ئامریکا و باقی کشوەرەکان ترا هەم لە ناوخودی ئێرانە احترازی عەلێ کردە. ئەوە خۆشبەختانە ئیسە جنبشێکی زۆر عەزیمە کە بەرامبەر بە جمهوری ئیسلامی وجودی هەیە. بەڵام ئەمە تەنیا ئەوە نییە بە تەظاهرات و ئەمانە بوو بێ. مەسلەی مبارزە لەگەڵ ئیعدام یا لەغوی ئیعدام بووە داخواستی تەواوی جنبشکەر و توێژگری ناو جامعەی ئێران. ئێوە تماشا بکەن بازنشستە ئەڕۆت بۆ تەرحیتە بە خەبەندی مەشاغڵ یا معلم ئەڕۆ بۆ حقوقی ئەخەبوفتادە یا پەرستار بۆ فڵان بە ئیسلاح مەزایای قانونی کە پێ نەدراوە لە ناو خواستەکانیانە نەبە ئیعدام یەکێک لە شعارەکانن کە بەخەی کارگەر وا خەریکە بۆ احترازەکە بۆ ئەوە کە وەزعیەتی اقتصادی باشتر بێت و داخوازی هەیەکی اقتصادی و بە ئیسلاح ڕۆژانەی هەیە لە ناو خواستە سیاسیەکانیان نەبە ئیعدام یەکێک لە هینەکان یەکێک لە خاستەکانە. منزورم ئەوەیە ئەوە بڵێم کە ئەگەر اعتراض و جنبشێ بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی وجودی هەیە کە هەیە زۆریش بەرینە، ئەگەر ئێمە ئەیبینی جنبشکەری بەشگەری مختلفی جامعەی ئێران ڕۆژانە لە ئارادایە مەسلەی ئیعدام یەکێک لە خواستە سابتەکانە کە لە هەموو مناسبەتێکە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوەیە بە ئیسلاح ئیعلام ئەکریە لە هەر شلبوونەوەی جمهوری ئیسلامیە لە هەر پەلامارێکی ئیجتماعی عەلەی جمهوری ئیسلامیە مەسلەی نەبوونی ئیعدام ئەو جزوی ئەو خواستگەرێکە کە وەکو ئازادی زیندانیانی سیاسی بە زەربی قودرەتی کۆمەڵانی مردم عملی پێەکریەوە جامعە عملی پێپۆشێ بە ئیسلاح. ئەوەیە کە ئەوە بڵێم کەم لە سفرەوە دەست پێ ناکە جەنایەتکاری جمهوری ئیسلامی بە بێجواب نەبووە لەلایەن کۆمەلگاوە لەلایەن جنبشەکانەوە. ئەم چواردەهەیە و بە تایبەت ئەم ساڵانەی آخر جنبشێکی شناختە شدە و زۆر پڕهێز و فراوان و هەمەگیر بووە وجودی هەیە. وە تماشاکەن زیندانیان هەنە پشت مێڵەی زیندانەوە بەڵام لەوێ داواکەن کە ئیعدام ئەبێ لاچێت ئیعدامەکە بەسەر خۆیانەوە. ئەم جارە باتەوەجۆ بە هەموو ئەمانە هەر لە مەوردی ئەم جەمشیدی شارمەهدە و کە ئیعدامکەران لە نێوی خودی زیندانەوە اعتراض بەرزوو بوو لە نێوی خودی زیندانەوە عەلەی جمهوری ئیسلامی شت نووسرا و لە دنیای مەجازیە بڵاو بوو. ئەمەیە ئەوە بڵێم کە ئیعدام وەکو کردەوەیکی زدی بەشەری کە حەقی حیات لە بنیام ئەسێنێ کارمان بەوە نەبێ کە جمهوری ئیسلامی ناحەق بە ناحەق خەریکە ئەمانە ئیعدامەکە. جمهوری ئیسلامی خۆی تەنانەت بۆ ئەو کەسانە کە لەسەر جرمی مەواد و ئەمانە ئەگیریان احتیاط ئەگیریان خودی جمهوری ئیسلامی پەرەپێدەریە خودی جمهوری ئیسلامی مەسئولە. بەڵام ئەلا ڕغمی ئەوە وەکو دیاردەیەکی بزێوی ئەم عەسرە و ئەم دەورانە
ئەبێ لاچێت و لاچوونیشی تەنیا بە لاچوونی جمهوری ئیسلامی بۆ ئێمە ممکنە. شتێک وا ئیسە مهمە ئەویش ئەوەیە کە خواستی نەمانی ئەعدام خواستێکی زۆر هەمەگیرە، هەروەک من باسم کرد زۆر توودەیە وهانی وەکو جاران کەس نەیناسێت هەم لە دەرەوەی وڵات و بەتایبەت لە ناوەوەی وڵات جنبشەکانی جۆر بە جۆری ڕۆژانە لەنێو خواست و متاڵباتیانە هەمیشە هەیە. زۆر سپاس هاوڕێ یەک دقە وەختمان ناوە حەزەکەم ئەم پرسیارەش بکەم ئەویش ئەوە دەباتەوە بەم وەزیێت و فەزای مبارزاتی و ئەم شەڕ و شەڕخوازی و بۆحرانانەی کە جمهوری ئیسلامیەتی پێدوانیە لەم شەراتە دیارە 44 ساڵ هەر ئەدامی کردووە دەستبردن بۆ ئاوا چۆرشۆرانە بۆ ئەدامکردن هەدەفی ئەوە نیە نیشان بداکەوە هیچ اتفاقی نەکەوتەوە ئێوە قەدەر قودرەتی خۆی سابتکە. لەوانەیە وابێت لەوانەیە وابێ بەڵام وەزعی جمهوری ئیسلامی لەوانە گوزراوە کە بتوانێت بە ئیعدام بە خەڵک نیشان بدا کە قەدەر قودرەتە. جمهوری ئیسلامی هەر لەم فەزا سیاسیشا زعیف بووە. جمهوری ئیسلامی دار و دەسە و پەیوەندەکانی لە منتەقا زعیف بوون خۆی کەوتەسە حاڵەتی زەحف. منزورم ئەوە نییە کە ئەگەر ببێ بە شەڕئیتر جمهوری ئیسلامی زعیفە بێت و ئەتوانین بیرۆخێنین. نه بەرعکس ئومێدوارم کە شەڕێک لە ئارا نەوێت مردم ماڵوێران نەبن جامعە ڕوو بە دواوە نەچێت وە مەودا و فرسەت ببێ هەر ئاوا وا ئیسە هەست جنبشگەری ئیجتماعی کۆمەڵانی ناڕازی خەڵک لە تەواوی ئێران لە کارخانە و لە کارگا و لە ئیدارە و لە دانشگا و لە مەدرسە و لە هەموو شتێکە هەر بە ئەو شێوە یەکگرتوانەتر لە جاران متحد عەلەی جمهوری ئیسلامی و مبارزەی خۆیان بەنەبەرەوە ئەمە ڕێگەی سەرنگونی جمهوری ئیسلامیە. لە نەتیجا لە نەبوونی جەنگا ئێمە زیاتر ئومێدوار هەین بە ئەوە کە جمهوری ئیسلامی بتوانین بڕوخێنین تا وجودی شەڕ. بەڵام بەم حاڵیشەوە هەر لەم فەزا کە دائیسە هاتە سەبەرەوە بەخۆشیەوە جمهوری ئیسلامی فقط توانیە ڕەجەس بخوێنێ توانیە فقط کوڕکوڕی بخوێنێ بە قەوڵی ئەوام ئەڵێ و لە ئەم ماوەی یەک ساڵە زعیف بووە دەسو پەیوەندەکانی لە منتەقا بڕاوە و ئەو هەموو ئاعتراضەوە خەڵک کردیان لە موردی ئەوەوە کە سەروەت و سامانی جامعە لە جیای ئەوە کە بە مەدرسە و بە پیر و بە دانشگا و ئەمانە بگەڕنێتەوە سەرفی ئەوانیاکە ئێستا بەخۆشیەوە ئەوە مەوجی بازگەشت و ئەمانەی ئەی بینین هەمومان بە چاوی خۆمان کە جمهوری ئیسلامی کەوتە سە حاڵەتی دفاعیەوە. زۆر سپاس هاوڕێمان بۆ تۆزیحکانتم بۆ بەشداری لەم بەشە بەنامەی ڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆدا. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. بینەرانی یازید و خۆشەویست بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی و حەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتی. ساخی و سڵامەتیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن.